خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی نەمبیانش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە بە هیوای ئەوەی کە تەندروستێکی باشتانە بێ و بتوانن بەباشی لەگەڵ کار و پیشی ڕۆژانەی خۆتانە بەردەوام بن. ئێمەش ئەمڕۆ کۆمەڵێتەوە و بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ تەواوی هاوکارانم لە پشت کامێرە و کۆنتترۆل و هاوکاری سەرچیم پەیوەند پرۆگرامەکەتان پێشکەشەکەین. بانی باش بانی باش سەرکۆ باشی تۆ من باشم سپاس ئەزیزانی ئەمە جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت. هیوا ڕۆژێکی پڕخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازم. هیوادارم هەمیشە دڵەکانتان پڕ بێت لە خۆشی، هەرچی ناخۆشێک کە هەبووە لە دوێنێ ئاجێتان هێش بێت و ئەمڕۆ دەستپێکێکی نوێ بێت بۆ ئێوە. خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکە ڕۆژێکی نوێ با کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری جیاواز وەکو هەموو ڕۆژانی دیکە هاتینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆژ کۆمەڵک بڕگە و بابەت و تەوەرمان بۆ ئامادەکردون. هیوادارم بۆ ماوەی کەمتر لە دوو کاتژمێر بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن تاکو و سوودمەند بن لە سەرجەم بڕگە و بابەت و تەوەرە جیاوازەکانمان. بەڵێ ئەمڕۆ هەبینین هەمومان هەستاوین دوو ڕۆژابینم هاوڵاتیان هەمومان قەمسەڵە و چاکەت و جلی زستانەمان دەرکردووە. وشکە سەرمایەکی هێناوە بەڕاستی زۆر سارد بووە، بە تایبەتی بە شەوانەوار زۆر سارد بووە. بە ڕۆژیش ئەم بەیانی هاتین خەڵک ببینی هەمووی قەمسەڵی لە بەرابوو وازیان لە جلی هاوینە هێناوە. ئەوەشی کە گرنگە ئەو کۆمەڵە پەتاوەرزیانی کە ئێستا بڵاوە زۆر کەس بەدەستی و ئەناڵێنێ خەڵک خۆیە پارێزێ لەوەی کە هەوایەکی ساردی بەرکەوێت و ئەوەشی کە زۆر گرنگە خوێندنگە و مناڵەکانن دایکان و باوکان بتوانن بە باشی مناڵەکانیان بپێشنەوە، چکە مناڵ لەوانەیە تۆزێکیش ناسکترە بەرگری لە شوک و گەورەکان نییە، بۆیە پێچانەوەی منداڵەکان و پاراستنیان لەو سەرمایە ئەتوانێت بە شێوازێکی باش لەو پەتاوەرزیانە دوور بکەوێتەوە بە شێوەیەکی گشتیش بۆ خۆشمان بۆ کەسی ئاسایش. ینی ئێمە زۆر جارڵین ئەلەوە قەمسەڵەت گەورەیە چێ لە بەرکردووە نا بەپی کاتەکانی تر جلەکان ئەتوانیت دەربکەیت هەندێک جار کۆمەڵە چاکەتی تەنکتر هەیە بۆ ئەم وەرزە بێ بۆ مشکە سەرمایە. بەڵام هیوادارین کە هەمیشە کە ئەوشکە سەرمایەکە بڵین بارانێکی بەڕەحمەت بێت بۆی کە ئەم سەرمایە نەهێڵێت و هەندێک لەو تۆز و خۆڵی کە بەسەر شارەکانیشەوە هەیە بتوان ئەوانش بڕوات بۆی کە ژینگە پاک بێتەوە و لە هەمان کاتیشە ئەتوانین ئێمە بەرە وەرزێکی نوێ بڕۆین کە ئێستا لە زۆربەی وڵاتەکان بە تایبەت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەندێک ناوچەی بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە لافاوێکی گەورە دروست بووە کە لە دوایین زانیاریەکانە ئێستا وڵاتی کەنەداشی کردوێتەوە بە تایبەتی شاری ڤانکۆڤەر کە خەڵکێکی زۆر لەوێ کۆچی کردووە لە بەرۆی ڕێژەی لافاوەکە زیادی کردووە بەهۆی ئەو گۆڕانکاریە کەش و هەوایانەی کە هەم لە خۆر ئاوە هەم لە ڕۆژهەڵاتیش ڕۆیە لەوانەیە گرفت دروست بێت. بەڵام هیوادارین ئەمانە ڕوونەکاتە ئێمە بتوانین سوود لە وەرزەکانمان بینین و لە هەمووشی گرنگتر ئەوەیەکە خۆمان بپارێزی. ئەجا لەگەڵەوەی سەرکۆ هەرچەنە کاتی خۆیەتی لەوەی کە ئیتر وەرزی سەرما بێت، بەڵام لە هەموویە بیسینە بەرەوەی هەفتەی ڕابردووجەوە کە زۆر گەرم بوو لە پڕێکا سەرباڵە سەرمایەکی کتوپڕ بوو لەوەی کا هاتووە بۆ هەروەکو تۆ ئاماژەت بکرد. هیوادارین هەمووان تەندروست باش بن، هەمویان ئاگاداری تەندروستی خۆیان و تەندروستی مناڵەکانیان بن. جا سەرکۆ بچینە لای تەوەری یەکەممان هەر لە بارانەوە باسی باران کرد لەوەی کە ئیتر ئێمە هەمومان چاوەڕێکین لەوەی کا باران ببارێت. ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەر ترشە بارانە، ئەمە جۆرێکی دیکەیە لە باران بەڵام بە جیاوازتر لەم بارانە. ئەم ترشە بارانە بەهۆی دروستبوونی دوانە ئۆکسیدی کاربۆن و هەروەها ئۆکسیدی نایترۆجینەوە دروست ئەبێت کە ئەمە جالۆکە ماڵن هەمیشە باران سوودی هەیە بەڵام ترشە باران زیانی هەیە بۆ سەر ژینگە و هەروانە جا بۆ سەر تەندروستی خۆشمان. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت باس لە دروستبوون و هۆکارەکانی ترشە باران بکەین و هەروە باس لەو وڵاتانە بکەین کە ڕێژەی ترشە باران تێدا زۆر بەرزە. ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لە سەر تەوەرەکەمان با میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەلاحەدین عەبدولقادر ئەحمەد پسپۆڕی کەشناسی بە خۆشحاڵیەوە ئێستا لە ئەستەدیۆی ڕۆژێکی نوێ ئامادەیە. دکتۆر فەرموو دکتۆر بەیانی باش سڵاوە لێبێت. بانی باش بەخێر بێت دووبارە بەخێر بێت. باس سەرەتا بزانین ترشە باران چییە، پێناسەیەک بۆ ترشە باران. ئەگەر ڕێکان من تۆزێک باسی باران کەم چۆن دروستە بێت، یعنی بەڕاستی زۆر کەسێ واتی ئەگە بەس باران بەرز بوونەوەی هەڵبوو یەکسەر دوایی ئەبێتە بە قەتراتوی نەبێت. عملێتی ینی کردداری باران یعنی پریسپیشن بە گشتی بەفر بێت تەرسە بێت ئیتر باران بێت عملێتێکی زۆر معقەت ینی کۆمپلێکس زۆر ئالۆزە. هەوڵجان مەسن وینەکەین کە دنیا گەرمە بێت ئاو سێ لەسەر چواری زەوی ئاوە ئەو ئاوە طبقی سەرەوەی طبەخورە کات یعنی بێ بە
دروبلتس يعني قطراتی زۆر ورد ئەم قطراتانە سووکە بن لە بەروی کەوا هینیتیایە هەوایتیایە اینجا ئاویشە ئەگەنە طبقەیەک لە ئاسمان کە حاڵەتی تەکەسوف دروستەکە کەواتە یەکەم عملیات تەبەخورە ئیڤاپۆرێشنە یعنی بە هەڵم بوون دوایی ئەوە بەرەبەرە چیەکات هینە بێت خەست ئەبێتەوە یعنی تەکەسوفەکات بڵێ ئەم ئەمەلێتە بڕاستی زۆر قورسە زۆر کە سواتێکگاڵ هەر یەکسەر گەشتە ئاینەوە وار بێ یعنی تاوەکو بەرز بینە پلەی گەرمی زۆر کەم بێتەوە یعنی لە بینی 10 کیلۆمەتر بۆ 15 کیلۆمەتر پلەی گەرمی ئەگاتە حدودی ناقص 50 پلەی سەدی سلیلیزی ئەم وەختە ئەم وەختاکە ئەم دڵۆپە ئاوانە تەکەسوفەکەن کۆنسنتریشن یعنی خەستە بنەوە عملێتێکی زۆر قورسە پێویستی بە نەواتێکە یعنی پێویستی بە ناوچێکە وەکو چۆن مەسن ئەگەر ماست دروستکەین پێویستمان بە هەوێنە ئەم ئاوەش بۆ ئەوی ئەم دڵۆپانش بۆی کە یەک بگرنەوە پێویستی بە نەواتێکە ناوکێکە یان هەوێنێکە بۆ یەک بن کە پێوتری ئێرۆسۆلس ئەمانە کەیشیان کردەوە بەرەبەرە قەترەکان قەترێکی بچووکترە تەمان زۆر بچووکە بچووکەکەی لەگەڵ بچووکترێکی گەورەترە بێت گەورەکە لەگەڵ یەکترا گەورەترە بێت تاوای لێە کێشەکەی بەرز ئەبێتەوە کێشەکەی زیبارستەکەی زیاکە زەوی ڕاشێتەوە بۆ لای خۆی کەواتە دەستەکە بە بارانی یعنی دەستەکە بە بارین پرسیپیشن ئەم عملیاتانە هەمووی لە کاتێکە ڕوئەیە کە گۆڕانکاری بێت لە بینی گەرمی و سەرمی سادی طبقاتەکانی چییە طبقاتەکانی ئەتمۆسفیرە ئەمە بە شێوەیەکی گشتی بوو ئەجا خۆی باران وەکو لە میترۆلۆجیە ینی علمی کەشناسیە باسەکرێت خۆی سێ جۆریشی هەیە جۆرێکیان پێی ئەوترێت جۆری سایکلۆنیک یعنی ڕعدی بارانی داوای لە بنێکم بەعزە کەلیماتێک بەعزە وشەیەک هەیە چونکە ئەم وشانە هینی ئەوەیە کەشناسیە لە کوردیا بەڕاستی ینی یعنی زۆر جار بەعزە وشەیەک هەیە ناتوانانی بێ مەسن لە زمانی ئینگلیزیە 5 نەوع عشت هەیە بۆ باسکردنی بەفر و باران و تەرزە سێ کەلیماتی وشەی تر هەیە لە کوردیا نیمانە بەڕاستی ناچارین بە ئینگلیزیەکەی بڵێن ئەم جۆریان ئەتوانین بڵێ بارانی جێژەڵکاوی لە ئەنجامی بێگەشتنی کوتلەیەکی یعنی بارستە هەوایەکی سارد کە لە جەمسەرەکانەوەیەن لەگەڵ کوتلەیەکی هەوای بارستە هەوایەکی گەرم کە لە مەدارەکانەوە خەڵی هەڵی یەکسانی ئەون ئەگەن بە یەکتری کوتلە هەوا گەرمەکە شێ ڕوتوبەتی لەگەڵە بەرزە بێتەوە لەگەڵ کوتلە هەوا ساردەکەیە بەریەک ئەکەون ئەو عملیات سی عملیاتە دروستە بێت کە لە پێشتر باسمان کرد ئەمە زۆری ئەو منطقانە ئەگرێتەوە کەوا مەسەل ئەو وەکو ئەوی کەوا لە ئەمریکا ڕوویە ئەم هینەی پێش ئەوە لە یابان لەو شوێنانی کە نزیک بەحرن ئەمە جۆرێکی باران جۆری دوو هەمیان پێی ئەوترێت یعنی ئەتوانی بڵین تەزاریسی جغرافی ئۆرتۆگۆنیک ئەمانە هەر عینن عملیاتن طبعا هەمووی عینە عملیاتی بارانبانیکەیە بەس چییە لە کاتێ هەواکە گەرمەکەی تەبەخوری کردۆهینی لەگەڵ خۆی گوتووە بەرەو شاخەکان ئەچێت کە گەشتە ئەوێ حاجزێکی تەزاریسی یعنی بڵێم چۆن بەرزیونزمی دروستە بێت لەو حاڵەتەیە چی ڕوئەیات ئەبێتە هۆی تەکسیف یعنی خەست بوونەوەی کۆنسنتریشن کە خەست بۆوە بارانبارینەکە ڕوویە ئەمە لەکوێ ڕوئات مەسەن لەو شوێنانی بە تایبەتی مەسەن هیمالایە ئەو یان ئەو شاخانەی کەوا نزیک بەحرن یان نزیک شوێنێکی بوحەیراتی گەورەن کە کاتێ هینیان بەرەکەوێت تووشی ئەو ئینە ئەبن لێرەیە ئەو بارانبارینە ڕوئەیات جۆرێکی ترمان هەیە ئەوش هەر عینشتا وەکووتمان هی چاڵوچۆڵی هی تەزاری لەگەڵ تەساعودی یعنی پێ ئەوترێ کۆنڤێکشن ئەمان یعنی لە ئەنجامی بەرزبوونەوەی هەڵمەکەیە باشە لە طبقەیەکی گەرمەوە تا ئەگاتە طبقەیەکی سارتر عینەشت سی عملیاتەکە ڕوئەیات باشە دکتۆر ئەم بارانە بە شێوەیەکی زانستی بە
چەند ڕێگایەک یاخود جۆرەکانی بارانبارینە بەڵام لەم چەند ساڵی ڕابردووە و یاخویە تا ئێستاش گۆڕانکاری کەش و هەواش کاریگەریە بۆ لەسەر بارینەکان لەسەر بارانبارین بەپێی ئەوەی کە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناوچەکەی ئێمە تا چەند بەر ئەو لێشاوی گۆڕانکاریە کەوتۆ بۆ نمونە ئێمە چەندین گۆڕانکاریمان بینی لەوەی کە توانوی بەستەڵەکەکان هەڵستانی بورکانەکان لە ئیتالیا ئەو ڕێژە بارانبارینەی کە لە سعودی ڕوویەکە یعنی ئەمە بۆ جێی باسێکی گەرمی میدیاکان بۆ بەم شێوەیە لافاو هەستا لە بیابانەکانە و ئێمە وەکو عێراق و هەرێمی کوردستان وەکو لایەنی جوگرافی ئێمە لە چ ئاستێکی ئەو بابەتین ئایا گۆڕانکاری لە تەوژمی بارانبارینمانە هەیە یاخود ئێمە بە سروشتی خۆمان چکرد چواروەرزەکە بەدیەکەین ئاسایی بارانە بارێت زۆر جوانە خۆی لە ڕاستیە هەموو ئەو گۆڕانکارانی کە ئەبێت سببەکەی احتیباس حراری یعنی قەتیزبوونی گەرمیە بەڵێ کە بە ئینگلیزی پێڵێن global warming ئەمە شەرت نییە هەموو دنیا کە مەسەن هەموو بڵین زەوی کە تووشی ئەو احتیباس ئەو global warming قەتیزبوونی گەرمیە بوو هەموو وەکو یەک کاری تێ بکات سێ ئەتوانین لێرە شابڵێن چەند هۆکارێکە چەند عواملە فاکتەر هەیە کە مەسەن تەزاریز یعنی بەرز و نزمی دووهام نزیک و دووری لە بەحر سێهەم بوونی سەوزایی یعنی ئەو شوێنانی کە مەسەن سێرکی ئەفریقیا و ناوەڕاستی بەرازیل و ئەرجنتین ئەم شوێنانە زۆر شوێنێکی هێنن کەواتە کە کاتێک لە شوێنێک تەئسیرێک ئەبێت شەرت نییە ئەو شوێنە خۆی یەکسەر مباشر تەئسیرەکەی بەرکەوێت خەلفیەتەکەی باکگراوندەکەی یا بە شوێنێکی تر مەسەن ئەگەر هاتوو طبعا نامانێ باسی مۆزوعەکەمان بەڕاستی گلۆبەل وۆرمینگ نییە یعنی قەتیزبوونی گەرمانیە بەڵام ئێمە ئەگەر سەیری ئەنجامەکانی گەرمبوونی کەش یعنی احتیباس حراری بکەین ئەنجامەکانی زۆر خراپە یەکی لەوانە دروستبوونی فەیاضانات و وشکانی دروستبوونی یان توانەوەی هەموو بەسڵەکانی باکوور و باشووری هەموو جیهان ببوون سێهەم دروستبوونی تەسەحور اینجا ئەمانە بە پێی شوێنە گۆڕێت مەسەن بۆ نمونە ئەگەر هاتوو بەستەڵۆکەکان توایەوە ئەو وڵاتانی کەوا زۆر تەئسیریان تێکرێ تقریباً 15 بەڕاستی مەسەن بۆ نمونە کە هەموومان بزانی هۆڵەندا یعنی ئەڵێ ئەگەر 2 مەترێ تا 2 مەتر بەرز بێتەوە یەکی لە وڵاتانە کە تەئسیر تێکرێ ئەوەیە کەواتە علم هۆڵەندا خۆی وڵاتێکە هیچ مشکلەیەکی نییە ئەجا با پێچکەینەوە بۆ سەر پرسیارەکەی جەنابێت عێراقیش ئێمە باسی خۆمانە کوردستانیش ئێمە بەڕاستی تۆزێک دوورین لە بەحرەوە باشە ئەوە لەوایان ناترسین بەڵام کە کاتێک گۆڕانکاری هات بەسەر بۆ نمونە دەریای ناوەڕاستە یان دەریای سوور یان دەریای هیندی کە پێشوە زۆر کەس پێڵێ محیتی هادی یعنی باسفیک ئەمانە تەئسیرەکەی لای ئەوان نابێت تەئسیرەکەی یە بۆ ئێمە چۆن دکتۆر تەئسیرەکەی ئەوەیە مەسەن 4-5 سیستم هەیە لە عالەمە ئەلنانۆ و ئەلنینۆ و ئیسنۆ لەگەڵ ئەوی تر پیۆتی ئەلسیۆ یعنی هینی ئەوە بەحری عەرەبیان ئۆسیلیشن ئەمانە گۆڕانکاری لەو پلەی گەرمیە وای لێ ئەکات زەختێک یان پەستانێکی بەرز یان پەستانێکی نزم دروستکات ئەو ئەنجامی پەستانە ئێمەش بەرێکەوین ئێستا مەسەن تقریبا 10 ڕۆژە پێش ئێستا ئێمانزانی کە لە 20 مانگەوە 21 مانگەوە مەوجەیەکی زۆر سارد ڕووی لە ئێرە ئەکات ئەمە بەهۆی چیەوەیە ئەگەر لە حەزە بکەی 4 ڕۆژ پێش ئەوە دنیا بوو بە هەتاو عادەن کە زروفەکەی خۆش بوو یعنی بەڵێن سەحوڵ بوو ئەو ساکە چییە بێت ئەکەینە ژێر پەستانی نزمەوە ئیتر خۆمان شانس خۆمان ئەگەر لە شوێنێک پەستانی بەرزەوە ببورن هەوایەکی ڕتوبەت شێدار هات ئەوە ئێمە بارانە بەڵام ئەگەر لە شوێنێکی ساردەوەکو مەسەر قوتبی شیمالی یان قوتبی جەمسەری باکوور هات هەوایەکی
چییە هەوایەکی سادە ئەو هەوا سادی کە ئێستا تقریبا دوسێ ڕۆژ تریش ئەخایێنێ بەڵێ زۆر باشە بابێنەوە سەرباسی ترشە باران ئەکرێ بڵێن لەوەی ترشە باران زیانی هەیە بۆ سەر کشت و کاڵ بۆ سەر بواری کشت و کاڵ و هەروە بۆ سەر گیانەوەرە ئاویەکان بۆ سەر خاک خۆی ئەزانین چۆنە من زراعی نیم بەس ئەوە ئەزانم مەسەن با تۆزێک لە ملاتر باسیکەین کوردەواری خۆمانەڵێ پەڵەی نەیاوە وانە پەڵەنەیان چییە مەسلەی پەڵەنە مەسلەی بیکەمە علمیەکەی یعنی ئەگەر هات و باران باری بە عمقی بە قوڵایی 10 سانتیمەتر چووە ناو گڵەکەوە ڕوتوبەتی دروست کرد شێدار بوو ئەو زرعاتی کە ڕوانویانە ئەو تۆوە چەکەرەی کرد ئەو ساکە ئەڵێن چییە ئاوەکە باش بوو ئەڵێن بە کوردیڵن پەڵەیاوە بەڵام ئەگەر هات و بارانێکی زۆر ببارێت لە مۆختیا بە تایبەتی ئەو ئاوە زۆر بوو ئەو ڕێگە ئەو تۆوە تووشی ژەنگێک ئەکات ژەنگ بە معنای ئاسن نامەسەن زەنگ بەس ئەویش وەکو نەخۆشیەکە کە مەسەن ئەو تۆوشتە بگرێت چی دێکات ئەی مرێنێ بە کوردی بەڵام بە زەراعی پێوترێت تووشی ژەنگیەکە لەو حاڵەتەیە زەرەرەیە بە سەینەکان یان ئەگەر هات و بارانەکە زۆر بوو ئەو بارانە زۆرە وای لێ ئەکات کە طبقەیەکی زۆر لەسەر زرعاتەکە تورابەکەی ببا لەگەڵ خۆیان تۆوینەکە دەرەکەی ئەو ساکە بە سەرما یان بە بەشێت ئەمرێت کاتە لەم حاڵەتانەیە زۆر جار ڕاستێ مەڵی ئەخۆ بارانبارێ باران بێت ڕاستە بارانبارین تەسیری هەیە بەڵام ئەگەر هات و بارانەکە لە حەدی خۆی دەرچوو وڵای تەسیری خراپەکەی زیاترە بێت لە باشە دکتۆر ئەمە بە پێی ناوچەکان گۆڕانکاری بەسەرانایە بۆ نمونە گەریەمە باسی ئەم باراناکەین ترشە بارانە یاخۆ بارانێکی بەخوڕە بارانێکە کە لافاو دروستەکات بۆ نمونار هەرێمی کوردستان ینی ئەمە چەند ساڵێکەی بینین ئێمە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ناوچەکەمان بە پێی هەڵکەوتی جوگرافی شاخاویە ینی ئاوتیای زۆر نامێنێتەوە بەڵام یەکێکی وەکو پارێزگای هەولێر لە بەری ناوچەکەی تەختە هەم لافاوتیا دروستە بێ هەم ئاویشتی هامێنێتەوە لە ڕووی ئەوەی کە ئەگەر زیان بە بەروبوومی کوشت و کاڵی یاخود زیان بە درەخت و بە کۆمەڵێ نەمان بگەێنێ بە پێی شوێنەکان گۆڕانکاری بەسەرانەیە کە ئاویتیا بۆ سیاخوتیایە نەمێنێتەوە خۆی لە ڕاستیە بارانبارین کە مەسەن لە منطقێک با بەسی هەولێرکەین منطقی هەولێر شوێنێکی دەشتاییە باشە کە ئەو بارانە ئەبارەیەک زۆر بێت یان کەم بێت ئەنیشێتە خوارەوە بەڕاستی ئەچێت طبقەکانی خوارەوە کە گەیشتە ئەو طبقانە ئیتر کەوتۆتە سەر جیۆگرافی یان جیۆلۆجیەتی ئەو منطقەیە ئەگەر دوای ئەو طبقەیە بەردەڵانی بوو مەسەن بەڕاستی جیۆلۆجیەکان باشە زانن هینی ئینفۆرمێشن یان معلوماتی باشیان هەیە لەسەر هینی جیۆلۆجی پێکاتی جوانە ئەزانن کە ئەو شوێنە ئاوەکەی تێ ئەمێنێتەوە یان نامێنێتەوە ئێستا مەسەن بۆیە هەولێر مەسەن وەکو من ئاگادارم و گوێم لێوێ لێ خبارە 130 بیر لێ دراوە 140 بیر لێ دراوە و لە سیاسە زیاتر و ئەگاتە سیاسە بەرەبەرە ئەڵێ ئاونە بۆچی گەیشتۆتە 400 لەبەروی کە مەسەن ئەم منطقی ئاویتیان نەماواتن لە شوێنی ترە لێن ئەمەش سەبەبەکەی ئەگرێتەوە بۆ جیۆلۆجیەتی ئەو شوێنی کەوا ئاوەکەی تیاکو بێتەوە زۆر باشە ئێستا بەهۆی ئەوەی کە دنیا پێشکەوتو ئەبینین چەندین ناوچەی پیشەسازی هەیە چەندین پیشەسازی جیاوازەیە ئەکرێن ئەو هەموو ناوچە پیشەسازیانە ئەم هەموو کارکە پیشەسازیانی کە کراوەتەوە کاریگەریان هەیە لەسەر کەش و هەوا لەبەرەوەی ڕۆژان دوانە ئۆکسیدێکی زۆر هەروەها هەر ژینگەکە پیس ئەکەن لەوەی کە ئەو هەموو دووکەڵە ئەکەنە دەرەوە ئەمانە کاریگەریشیان ئەبێت لەسەر کشت و کاڵ و هەروە لەسەر ژینگە بەگشتی لەسەر کەش و هەوا لەسەر گۆڕانی کەشوها لۆی کە گۆڕانی کەشوها هەموو ساڵێ بۆ بە باسێکی جیهانی چەندین کۆربەندی جیهانی ئەبەسترێت زۆر جوانە پرسیارەکەت زۆر جوان خۆی لە ڕاستیە گلۆبال وۆرمین ینی قەتیزبوونی گەرما سێ سەبەبی ڕئیسیە سەبەبی تابیعی سەبەبی مرۆیی وانە لەگەڵ چەند سەبەبێکی تریشەیە سەبەب تەبیعەکانی زۆر ئەمینەکەین لافاوە مەرزەیە بورکانە بەڵام ئەوەی کەوا زۆر مهمە هۆکارە مرۆیەکانە هۆکارە مرۆیەکانی چی مەسەن
چییە من خۆم بەدەستی خۆم یم نەوت و بەنزین و ئەو وقود یعنی فیول هینانە بەکارێنم کە پاشەڕۆیان هەیە بەڵێ پاشەڕۆی غازیان هەیە و پاشەڕۆی هین تریشیان هەیە خۆی یەکی لەو سبەبانی کە ئەبێت و عالمەکان زاناکەن لێ ئەترسن قسەکەی ئەبڕێزە لە ئەنجامی ئەو پیشەسازیەی وایان بە باسکەم تاوەکو 1950 سیرەکەیت برزبوونەوەی پلەی گەرمە 0.2 بوو لە 1925 تا 1900 یعنی 0.2 بەڵام لە 1950 تاوەکو ئەوە تقریبا بوو بە چەند بوو بە یەک شتێک ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە هاتوون سیریان کردۆ سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆ چی بۆ دروستبوونی شۆڕشێکی پیسازی بە تایبەتی لە ئەوروپا پاش حربی عالەمی دووەم طبعا آخر چلوەش بوو 1940 سیریان کردو ئەم سەناعەتە ئەبێتە هۆی دروستبوونی چەند غازێکی خۆنەویست یان چەند غازێکەوە یعنی هینە خراپە مەسن وەکو CO2 غازی کاربۆن دایۆکساید ئەنتۆ غازی نێتریکی ئەسید لەگەڵ میثان ئەم هەنێک لەم ئالمانە پێڵ ئەمانە غازی ضحك یعنی پێکەنین بەس خۆی لە ڕاستیە ئەمە پێویست ئێمە نایبنین غازی مردن چون ئەم غازانە لە ئەنجامی سووتانی وقود یعنی سوتەمەنی لە سەناعات ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئەو غازانە و ئەبێتە هۆی دروستبوونی احتیباس حرارە ینی قەتیزبوونی گەرمی و تێکچوونی کەش و هەوا زۆر باشە ئەتوانین بڵێن من بەپێی ئەو زانیارانی کە خوێندومەتەوە هەرڵێ ئەم هۆکایی تشەبارانە هۆکارە بۆ ئەوەی لەوەی کە بۆ گۆڕینی تەلارەکان بۆ گۆڕین یعنی چەندین بواری دیکە لە ژینگەیە لەگەڵەوەشە بۆ زیانیشی هەیە بۆ زیندەوەرە ئاویەکانیش زۆر ڕاستە خۆی هەیە مەسەن توانەوەی ئەو بەفرانە لە جەمسەرەکانی باکوور و باشوور ئەبێتە هۆی زیاکردنی مستەوای ئاو طبعا ئەمە حموزەتی ئاوەکە زیاکات یعنی ترشەڵۆکی ئاوەکە زیاکەی بەحرەکان کە ئەم ترشەڵۆکی ئاوەکە زیای کرد ئەو گیان لە بەرانی طبعا گیان لە بەری ناو ئاو 100,000 زیاتر لەو گیان بەرانی کە لەسەر زەویێژی ئەو ساکە ئەبێتە هۆی لە ناوبردنی ژمارەیەکی زۆر لەو گیان لە بەرانە ئەمەش کەواتە چەند ماوەندێکی عزووی نەما بڵێن زۆر لە ماوەندی عزووی نەما کە ئینسان لەسەری ئەژین ئەمە کەواتە بیئەتێک چوو یان زۆر جار ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی لە ناوچوونی یان لافاو دروستکردن لە هەنێ مەناڵتقی نزم کە مەسەن بۆ نمونە بەنگڵادی شێشکە لە وڵاتانی بەرەکەوێت ئەڵێ ئەگەر 2 بۆ 8 مەتر بێت قەتەر بەسرە بەغا ئەسکەندەریە قاهرە ماندلیڤیا و چەند وڵاتی هەیە دانیمارک ئەمانە هەمووی بەرەکەون ئێکە کاتێک ئەم وڵاتانە کەوتنە ژێر ئاوە ئەبێتە هۆی نەمانی زراعەت یان پیسبوونی ژینگە ئەم پیسبوونی ژینگە یعنی بڵاوبوونەوەی چی یعنی بڵاوبوونەوەی میکرۆب و ڤایرۆس کە ئەبنە هۆی لە ناوبردنی بەشەریەت کاتە گۆڕانکاریشە لە ئیکۆسیستمی ژینگەی ژینگە یەکەم شت کە تەئسیری تێکا ژینگەیە کە ژینگە تەئسیری تێکری ئینسان گیانلەبەرەکان مرۆڤی گیانلەبەرە تەئسیری کات سەر گیانلەبەرەکانی لەو حاڵەتەیە وەکو چەنەڵین سایکلێکە دەورەیەکە هەمومان پێکەوەین ئەگەر سەوزایی نەمێنێ مەسەن لەوانەیە ئەو گیانلەبەرانی کە لەسەر سەوزایە ژین ئینقراس یعنی نەمێنن منیش لەس منیش گۆشتی ئەو گیان لەبەران ناخۆم منیشی نەبم منیش ئەو جیا ئەخۆم کەوا سەوزایی کەوا لە بازار هەمانە هەمووی تێکەچێت باشە دکتۆر پێشبینیەکان بۆ وەرزی سارد و سەرما و چوونە نێو ئەوەی کە ئیتر بارانبارین دەست پێ بکە ئەزانین کە چەند ساڵی ڕابردوو بە دەست وشکە ساڵیەوەمان ناڵان ئەتوانین بڵین ئەم ساڵ تووشی وشکە ساڵی ناوین یاخود بارانێکی باشمانە خەمەشیان بە دەست خۆیە بەڵام پێشبینی خۆی ڕاستە بەڵێ علمی مترۆلۆجی یعنی کەشناسی پێوە پریدکشن یعنی تەنەبوو بە کوردی تەنەبوو یعنی پێشبینی بەڕاستی پێشبینیکردن لە کەشناسیە هەتا 2 3 4 هەفتەیەکش ڕاستە دوای ئەوە یعنی نازانی بڵێ ڕاستە بەڵام
وەکو چۆن لە بەرنامەیەکی ترا پاروتم نەخێر ئەم ساڵ خۆشە بێت ئێستاش ئەتوانم زمانی ئەو بکەم کە ئەم ساڵیش ئینشاءڵڵا وشکە ساڵی نامێت باران ئەبارێت ئینشاءڵڵا بەس باران بارینەکە ئەوە نییە مەسن وڵا پاییز ئێمە یەک عادتمانێ پاییز کە باران باری نەباری ئەڵێن وشکە ساڵیە نەخێت پاییز خۆی عادەتی وایە یان لە ئەوڵە بارەیە یان لە ئەخیرێ یان دوای پاییز بەس هەرە بارێت بەڵێ ئەگەر نەباری زۆر کەوتی نمانی 12 و 1 و ئەوانەوە ئەسا ئەتوانین قەرار بین بەڵام من ئێستا ئەتوانم زمانی ئەوم کە لە مانگ 11 ئێستا لە ئۆکتۆبەرین نۆڤەمبەر یعنی لەوانەیە لە بیدایەتە یان لە ڕاستە بارانێکی باش ئەبارێ و ئەم ساڵیش پێشبینی ئەکرێت کە عێراق یەکێ بێ لە وڵاتانی کەوا بارانبارینێکی باشی تیابێت یعنی لە وشکە ساڵی ئەتوانم زمانی ئەو بکەم بەس والعلم عند الله زۆر جار مەسەن گۆڕانکاریەکە ئەبێت وەکو ئەو هینەی کەوا ویست پار مانگی 6 بوو مانگی 11 بوو ئەبزەم ئەبووە هەول نایچێت زاخۆ و دهۆک زۆر تیم بارانتیابەرێ بەس مەوجەکە گۆڕا چوو بۆ سەرەوە بۆ کوردستان ژنگەیەکی جوانمانەیە وەکو کوردستان بە گشتی هەر چوار پارچەکەی هیوادارین کە لەم وەرزەشە بتوانین ڕێژەیەکی بارانبارینمان هەبێت بۆی کە ئینشاءڵڵا هەموو سەرچاوە ئاویەکان سووتی لێ بینین هەمووکو سەرچاوی ئاوی ژێرزەویش کە بتوانین ژێرخانێکی باشمان هەبێ بۆی کە ئەو بەنداوانی کە هەمانە پڕبێت لە ئاو بتوانین سوودی لێ بینین هەمووکو وزە هەمووکو سەرچاوی دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر زۆر زۆر بەخێر بێی سپاس بۆ تۆ دەستە خۆش بێ خۆشی